هەفتەیەک ئاڵای کوردستان بە تەنیشت ئاڵای عێراقەوە لە دەم و دەستگاکانی کەرکووک دەشەکێتەوە. ئەو هەفتەیە ئەگەر بۆ کورد و کەرکووکیەکان هەفتەی دڵخۆشی بوو بێت، ئەوە لای بەرپرسانی ئەنقەرە بە پێچەوانەوەیە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە کاتی بانگەشەکردن بۆ ڕاپرسی لەسەر دەستووری وڵاتەکەی ڕایگەیاند ئەگەر کورد ئاڵاکەی لە کەرکووک دانەگرێت باجێکی قورسەدات. ئەردۆغان وەگامەژەیەک بۆ ئاڵای کوردستان و دەسەڵاتی کوردی وتیشی ئەوان بەو قسە بێمانایە ڕازی نین کە دەوترێت کەرکووک کوردستانیە. وتیشی مەڵێن کەرکووک سەر بە کوردستانە، ئەگینا باجێکی قورسەدەن و زیان بە پەیوەندیەکانتان لەگەڵ ئەنقەرە دەگەێنن. ئەردۆغان هەڕەشەی کرد و وتی ئەو ئاڵایە بە خێرایی دابگرن. هەڵکردنی هیچ ئاڵایەکی دیکە بێجگە لە ئاڵای عێراق لە کەرکووک قبوڵ ناکەین. ئەردۆغان وتیشی بە حکوومەتی هەرێم دەڵێن با ساتێک زووتر لەو هەڵەیە پەشیمان ببنەوە، ئەگینا دەبێت لە قۆناغەکانی ئەو پەیوەندیانە بکشێنەوە کە تا ئێستا تورکیا و هەرێم پێی گەیشتون و وتیشی هەڵکردنی ئاڵا و ڕیفراندۆم لەسەر گەڕانەوەی کەرکووک بۆ هەرێمی کوردستان پەیوەندی باشی نێوان هەولێر و ئەنقەرە تێگەدات. Kerkük Kürtlerindir safsatasına Türkiye olarak asla biz uymuyoruz. هەرچەندە ئەردۆغان ئاماژەی بۆ قۆناغی پەیوەندیانە نەکردووە کە وڵاتەکەی لەگەڵ کووردا هەیەتی، بەڵامەوە لە کاتێکدایە کە حکوومەتی هەرێم گرێبەستێکی 50 ساڵەی لە بواری وزەدا لەگەڵ تورکیادا ئیمزا کردووە. بێجگە لە سەرۆک کۆمار، سەرۆکوەزیرانی تورکیاش لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان وتی پێویست هەڵکردنی ئاڵای تاگلایەنە لە کەرکووک هەڵوەشێنرێتەوە. بینالی هەڵدرم لا چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی فەرمی حکوومەتی تورکیا باسی لەوەش کردووە گۆڕینی کەرکووک و بەستنەوەی بە هەرێمی کوردستانەوە شتێکی خراپە و تورکیا قبوڵی ناکات. بینالی هەڵدرم ئاماژەی بەوەش کرد لەو بارەیەوە قسەی لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق کردووە و ئەویش هەمان ڕای هەبووە. تەنانەت پەرلەمانی عێراقیش دانینەنا بە هەڵکردنی ئەو ئاڵایە لە کەرکووک. Kerkük Meclisi'nin kararı değil. Yani meclise katılanların hepsinin kararı değil. وەزیری دەرەوەی تورکیاش لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان و بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ئەنجامدانی ڕاپرسی لەو پارێزگایە ئاماژەی بەوە کرد بڕیارەکە تاگلایەنە دراوە و لەو ڕەوشە ئاڵۆزەدا ئەو کارە بۆ داهاتووی عێراق و ئیدارەی هەرێم باش نابێت. وتیشی تورکمانەکانی کەرکووک بەتەنیا نین و بەتەنیاش نامێننەوە. مەولود چاوژۆغڵۆ لە کاتی سەردانیکردنی بۆ شاری ئیسپارتا وتیشی تورکمانەکانی کەرکووک بەشدار نەبوون لە بڕیاری ئەنجامدانی ڕاپرسی لە کەرکووک و ڕێگە نادەن ئاوا بە پەلە پرۆزە ئەو بڕیارە تێبپەڕێنرێت. وەزیری دەرەوەی تورکیا ئاماژەی بەوەش کرد تورکمانەکانی کەرکووک بەتەنیا نین و بەتەنیاش نامێننەوە. تا ئێستا هیچ بەرپرسێکی کورد و هیچ کام لە سێ سەرۆکایەتیەکەی هەرێم وەڵامی هەڕەشەکانی ئەردۆغانیان نەداوەتەوە. ئێنەرتیش هەوڵیدا لەگەڵ هەرێک لە وتەبێژی حکوومەتی هەرێم و سکرتێری ڕۆژنامەوانی نووسینگەکانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەیدا قسە بکات تا ڕای فەرمی حکوومەتی هەرێم لەبارەی ئەو هەڕەشانەوە وەربگرێت، بەڵام وەڵامیان نەدایەوە.